ببونەیە ڕۆژ ئاشدایکبوونا حەزەتێ مەسیح عەلەیهی سەلام li golî rojname û dema rojavayî xiristiyanên bajarê Qamişlo vê rojê pîroz dikin bi serdana kenîseyan. Kenîseyan li mêja cejnê dikin, her wiha ayînên olî pêk dînin. اليوم هذا يوم عيد ميلاد السيد المليح السيد المسيح ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیحا پەیامبەری ئاشتی و خۆشەویستی هیوادارین لەم بۆنەیەدا ئاشتی لە هەموو سووریا بەرقەرار بێت و ساڵی خێر و خۆشی و خۆشەویستی بێت بۆ هەموو سووریا سۆز و ڕەحمەت بەسەر هەموو شەهیداندا ببارێت ئەوانەی کە سەرباز بوون و ئەوانەشی کە مەدەنی بوون. اليوم هذا إن شاء الله يا رب. Bi vê bûneyê xiristiyanên bajarê Qamişlo hêvî dikin û jê re li mêj û du'a dikin ku aramî û aştî li welatê wan belav bibe û şer bi dawî bibe. هیوادارم هەموو ساڵی ئەم جژنە بە خێر و خۆشی و شادمانی بگێڕین. هیوادارین ساڵێکی پڕ خێر و خۆشی بێت بۆ هەمووان. جميع يا رب وكل وانتم سالمين. ميلاد مجيد للجميع. ونحن نعيد جميع العالم وسوريا پیرۆزبایی لە هەموو جیهان و سووریا دەکەین و هیوادارین ئاشتی و ئارامی لە سووریا بەرقەرار بێت و وەک جارانی لێبێتەوە. بۆیە جەژنە پیرۆزە لە هەموو جیهان دەکەین. ولد المسيح بالمغارة حتى ينشر سلام ويعمل محبة لجميع العالم. Cejna ajdaykbûna Hezretê Mesîh aleyhî selam ji wan cejnên giring in hilcem xiristiyanan. û li seranserî cîhanê xiristiyan vê cejnê pîroz dikin yên got li gorî rozname û dema rojavayî. Dara berekat, Kurdsat News, Qamişlo.